کۆمەڵە پیاوێک هەیە حەق و مافی خێزانەکانیان پێشێل دەکەن لە ڕووی خزمەتکردن و سەرجێیی و خەوتنەوە، حتا سعات 1 و 2 شەو، حتا بانگی بەیانی، حتا چواری بەیانی، تا 5 بەیانی لە دەرەوەی لەگەڵ برادەرەکانە دەسۆڕێتەوە، خەریکی جگەرە و نێرگە لە خواردنە، دەڕات گۆشتی برژاوە خوا، کەبابە خوا، چییە خوا، چییە خوا، مناڵەکانیشی لە ماڵەوە خەفەتە خۆن. ئەمە حەق و مافی خێزانەکەتە. خەڵک چی داوە بە تۆ بەم شێوەیە ئەوە ئیهمالیکەی بەڕەڵای بکەی حەقت بەسەری وە نەمێنێ، ئەڵێ چەنەها ئافرەتە ئەڵێ نازم کەی پیاوەکەم دێتەوە، ئێمە خەوتوینە ئاگامان لێ نییە، نازم کەی پیاوەکەم شەو نازم چ کاتێ دێتەوە. بۆچی؟ لە پێناو چیە تۆ ئابەم شێوەیە خۆت و خێزانیشت بەدبەختەکەی؟ ئەخ جارێ خێزانەکەت ئەترسێ، جارێ خێزانەکەت لە ئەم فەراغەدا تووشی خیانەت و خراپەکاری ئەبێت تۆڵەت لێ ئەکاتەوە. خۆ مناڵم عوزری هەیە تۆڵەت لێ بکاتەوە، جیا بێتەوە لێت باشترەوەی کە خیانەت بکات، بەڵام بەداخەوە تەماشا دەکەی حساب بۆ ژنەکان ناکەن. برای بەڕێزم، خێزانت لە برادەرەکانت زۆر زیاتر حەقی بەسەرتەوە هەیە، مافی بەسەرتەوە هەیە. خێزانت مناڵەکانت لە پێشتر خزمەتیان کەی، لەبەر خاتری برادەر خێزانت ئیهمال کردووە، ناڵێم هەر پیاوبانە چێتە دەرەوە، بەڵام هەموو شتێ سنووری خۆی هەیە. ئەو کاتێک کە خەڵ لە میوانی ئەڵەسێ تۆ شۆڕە بۆ ماڵ، ئیش نییە بۆ چێکی بۆ لەفە خواردن و بۆ کەباب خواردن و لەو لاشەوە حساب بۆ ژنەکەیشی ناکە، کاتێکش کە دێتەوە قسە بە ژنەکەیشی دەڵێ، هێشتا خۆشی بە حەق دەزانێ، هەڵەی خۆی نابینێت لە کاتێکە هەموو گیانی هەڵەیە. ئاخر ئەگەر مە حاڵەت بێ برای بەڕێزم، خێزانێکی بەختەوەر ناتوانانی دروستکەی، ناتوانانی خۆشی و بەختەوەری بخەیتە ماڵێکەوە. ئەم جۆرە مرۆڤانە ناتوانن یەک ساتێکیش خۆشی بخەنن ماڵێکەوە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی حساب بۆ خێزانی خۆیان ناکەن. کاکە ژن چی حسابی بۆ بکەی؟ بۆچی حسابی؟ خوای گەورە حسابی بکرد و حسابی بۆ ناکەی؟ بۆ ئەوەنە تۆ ئەوەندە کەسێکی مهمی، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حسابی زۆری بۆ کرد و تۆ حسابی بۆ ناکەی. ئەوە لە پیاوەتی خۆت و شەهامەتی خۆت نییە، ئەوە لە تێنەگەشتنی تۆیە بۆ ئەم دینەی خوا. ژن چی حسابی بۆ بکەی؟ وەڵڵا ئەگەر ئەوی حساب بۆ تۆ نەکە 1000 تەقلەت پێ لێدا، بەڵام ئەو جارەوەیان خۆی ناخەتە مستەوای تۆ. ژن چی حسابی بۆ بکەی؟ 20 ساڵ 40 ساڵ 50 ساڵ حەزی لە ژن ناوێرە ژنێ بێنێ، ژن چی حسابی بکەی؟ دەی ئەگەر ڕاستێکی ژن بێنە دەی بزانمە وێری ناوەڵڵا چاوەڕێ ئەوەیەتی ئیمزاوێکە بەخوا چاو بە ئیمزا ناکەوێت. بۆیە ئەبێ ڕێزی لێ بگری، حسابی بۆ بکەی. ئەو حساب بۆ تۆ ئەکا، تۆش ئەبێ حسابی بۆ بکەی. خوای گەورە سوورەتی نیسائی ناوە لە قورئانی پیرۆزە، سوورەتی ئافرەت، بەڵام سوورەتی پیاومان نییە، سوورەتی ڕیجال نیمانە. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەگەر ژن چی حسابی بۆ ناکەی، وەڵام حساب بۆ ژن ناکەم، بۆ ژنت هێنا، بۆ ئەم کچەت بەدبەخت کرد، بۆ ماڵی خۆت وێران کرد. بۆیە داواکارم گەنجە خۆشەویستەکان، لەبەر دۆمینە و تاوڵە و نێرگەلە و جگەرە خواردن و گۆشت خواردن و لەفە خواردن مەڕۆنە دەرەوە. خێزانەکانتان ئیهمال مەکەن، چونکە دوای کارەسات ڕوو ئەدات، دوای تووشی شتی خراپ دەبن. چەندەها ئافرەتەی لەو ڕێگایەوە بەهۆی ئەوە تووشی